ئەو بڕیارەی محکەمەی فێدراڵ زیاتر سیاسیە، بڕیارەکەی عادیلانە نەبوو. ئەم بڕیارە زیاتر کاریگەری لەسەر ڕەوشی پێکهاتەکان و لەسەر کۆتاژ دروست کردووە. لێرەدا کە کۆتە بە قانون تەنزیم کراوە کە ماپێکی کە پێکهاتەکانە بەڕێگای ئەم کۆتایە بەڕێگای سیستەمی و کۆتایە بەشداری لە پرۆسەی هەڵبژاردن دەکرێت کە ئێمە باش ئەزانێ وجودی پێکهاتەکان نەتەوەکان لێستادا لە هەرێمی کوردستان لە ئاستێکی باشدایە و بۆیە پێویستە هەموو لایەنێک پشتیوانی بی. ئەمە نەعەدالەتێک بوو بەرامبەر کۆتاکان کراوە، بەرامبەر پێکهاتەکان کراوە کە ئەو بڕیارە دراوە لەلایەن محکەمەی فێدرال. هیچ ڕاوێژی و ئیستیشارە بە نوێنەرانی پێکهاتەکان نەکراوە. ئەمە لە دەرەوەی ئیرادەی نەتەوەکان و پێکهاتەکان کراوە. ئەمە وتم کە ئەمە کاریگەری لەسەر ڕەوشی نەتەوەکانە بێت و لەسەر ڕەوشی پێکهاتەکان ئەوێت و لێرەدا وتم کە ئەمانە غێری قانونیە و کە لە دەرەوەی یاسا بوو، زیاتریش بۆ مەبەستی سیاسیە و بۆ فشار دروستکردنە لەسەر کۆتاکان و پێکهاتەکاندا. بۆیە ئێمە ئەمڕۆ کە بۆ ئەو مەبەستە کۆبووینەوە کە دوونێش کە ڕۆژێکی گرنگ بوو کە 21 شوبات بوو، ڕۆژی جیهانی زمانی دایک بوو ئینەتەوەکان. بەداخەوە لەم ڕۆژەش کە لەلایەن محکەمەی فێدرالەوە ئەم بڕیارەش دەرچ و دژی نەتەوەکان دژی کۆتاکان بە هەڵوەشانەوەی کە سیستەمی کۆتا ئەمە کە کارێکی هەڵە بوو، بڕیارێکی عادیلانە نەبوو. بۆیە ئێمە کە ئەوەی کە مووقفی ئێمە هەڵوێستی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەو بڕیارەی لەلایەن محکەمەی فێدرال دەرچووە بە ناقانونی وەسف دەکەین کە بڕیارێکی عادیلانە نەبوو. ئەمە کاریگەری خراپشی دەبێت و لەسەر ڕەوشی پێکهاتەکان و لەسەر ڕەوشی پێکەوە ژیانەتەوەکان. لێرەدا من دەمەوێت وەکو پەیامێک ئەوەش پەیامی ناڕەزایی و نیگەرانی وەزیری هەرێم بۆ کاروباری پێکهاتەکان لەبارەی بڕیاری دادگای فێدرالەوە بۆ ڕای گشتی وەکو ئاشکایە کە لە دادگای فێدرال لە ڕێکەوتی 21/2024 بڕیاری کورسی کۆتەکان بە نادەسووری لە قەڵامدا لەلایەن خۆمانە وەکو پێکهاتەکان ئەم بڕیارە بە نایاسایی و ناعادیلانە دەزانێت کاریگەری خراپ لەسەر پێکهاتەکان دروست دەکات و کە ئەمە دەستێوەردانی ڕاستوخۆیە لە کاروباری پێکهاتەکان و کۆتەکاندا، چونکە کۆتا بە یاسا تەنزیم کراوە و بە قانون تەنزیم کراوە. ماپێکی سەرەتاییە ئەم هەنگاوە کارێکی تەواو ناڕەوایە کە ئەم بڕیارە دژایەتێکی ڕوونە دەرحەق بە پێکهاتەکان کراوە بە مەبەستی سزادان و زیاتریش سیاسیە. بۆیە داواکارین لە هەموو لایەنەکان هەڵوێستی جددیان هەبێت و بۆ چارەسەرکرد و گەڕانەوەی مافەکانیان. یعنی ئەمە تەناقوزی تێدایە ئەم بڕیارە، چونکە لە ئێستادا لەسەر ئاستی عێراق سیستەمی کۆتا هەیە کە بە ئیلغاکردنی سیستەمی کۆتا لە هەرێمی کوردستان ئەمە خۆی لە خۆیدا بڕیارەکان دژی بڕیارەکانی و یاساکانی دەستوری عێراقە. ئێمە کە هەڵبژاردن ماپی هەموو هاوڵاتیانە، ئێمە وەکو نەتەوەکان و وەکو پێکهاتەکان پێش هەموو شتێک هەڵبژاردننی تەییدی و پشتیوانی هەڵبژاردننی ئەکەین کە لە کاتی خۆیدا بکرێت و ئێمە بەشدار دەبین لە پرۆسەی هەڵبژاردن.